شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، لە هەفتەی پێشوە باسی ئەومان کرد کە یەکێکی تر لەو شتانەی کە ئینسانی مسلمان لە خوای پەروەردگارەوە نزیکەکە و ئەیگەێنێتە خوا غەریبیە، بەپێی ئەو حەدیسەی کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم کە لە صحیحی مسلمە هاتووە، فەرمووی بدأ الإسلام غريبا وسيعود غريبا كما بدأ فطوبى للغرباء. بەداخەوە ئەوە جارێکی تر مسلمانان گەڕانەوە بۆ ئەو غەریبیەی کە پێغەمبەر ئەفەرمێوە سەیعود و غەریبە، جارێکی تر ئیسلام غەریب ئەبێتەوە، نامۆ ئەبێتەوە. جا خۆشبەختی بۆ مسلمانە ڕاستەقینەکان لە زەمەنی غوربەتە، لە زەمەنی فیتنەیە، لە زەمەنێکا کە مسلمان وەکو شکل و شێوە زۆرن، وەکو جەمع زۆرن. لەوانەیە هیچ زمانێک لەم ناوچەی خۆمان ئەوەندە ئەهلی مزگەوت و ئەوەندە خەڵکی مزگەوت زۆر نەبوو بێتن، بەڵام ئایا چەندیەک ئەو خەڵکەی کە دێن بۆ مزگەوت، باسی خەڵکی کە ناکەم کە نایە بۆ مزگەوت، ئەو خەڵکانەی کە دێن بۆ مزگەوت چەندیەک ئیسلامیان لە خۆیانە جێبەجێ کردووە، چەندێک ئیسلامیان لە ناخی خۆیانە. برا من دەم نایەژم، دەست نایەژم، خۆ من نەموتە بەدەست و بەدەم تەطبیقیکە. بابە عەضعەفە الئیمانەکە لەناو دڵتە، چەندێک مەیلانت بۆ خوا، بۆ دینی خوا، بۆ شەریعەتی خوا، چەندێک مەیلت هەیە و چەندێک قینت لەوانەیە کە دژی خوان، کە کافرن، کە منافقن، کە شەریعەتی غەیری خوا جێبەجێ ئەکەن بەسەری مسلمانانەوە. چەندێک هەر لە دڵتۆ زۆر کەمن، زۆر کەمن کە بڕیاریان داوە بۆ خوا بژێن، زۆر کەمن کە بڕیاریان داوە لایەنگیری دینی خوا بن، لایەنگیری هیچ کەسێکی تر نەبن، لایەنگیری خوا و پێغەمبەرەکەی و دینەکەی بن و شەریعەتەکەی بن. زۆر کەمە بەڕێزان، زۆر کەمە. بۆیە ئێمە لە غوربەتین، ئێمە لە غەریبیین. جا خۆشبەختی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ، خۆشبەختی بۆ ئەو کەسەی کەوا لە زەمەنی غوربەتە دەست بە دینی ئیسلامەوە ئەگرێ و عەقیدە و بیر و باوەڕێکی تەواوی هەیە وەکو خوا و پێغەمبەری خوا داوایان لێ کرد. یعنی پێغەمبەری خوا لە هەندێک ڕیوایەتە ئەوانە کێن؟ یعنی غەریبان کێن؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کۆمەڵە خەڵکێکی ساڵحی مصلح خەریکی ئیسلاحی خەڵکن، خەریکی چاکردنی خەڵکن لە زەمانێکا کە خەڵک بەڵەو گەندەڵی و فەسادەچێ. ئێستا لە ئەمڕۆ لە وتارە کورتەی ئەمڕۆمانە باسی ئەوەکەین واجبمان چییە ئێمە لە زەمانی غوربەتە. تۆ حەزەکەی لە غەریبان بی و پێغەمبەری خوا ئەفەرمێ خۆشبەختی بۆ ئەهلی غوربەت. تۆ حەزەکەی بڕیارتدا لەم وتارەوە کە ئەمە دەبیست ئیتر تۆ لە غەریبان بی. واجبی سەرشانی تۆی مسلمان چییە؟ واجبی سەرشانی تۆی مسلمان لە زەمەنی غوربەتە چییە؟ لە زەمەنی فیتنەیە چییە؟ واجبی تۆ چییە؟ من ئەمڕۆ قسە بۆ تۆکەم. بۆ تۆیە کە بڕیارت داوە لە غەریبان بیت، بۆ تۆیە کە بڕیارت داوە لە نامۆکان بیت کە پێغەمبەر فەرمێ خۆشبەختی بۆ ئەوانە. یەک پێویستە متمانەیەکی 100% هەبێ بەبێ شەک و گومان کە ئاینی ئیسلام سەرەکەوێت و ڕۆژێکیش دێ لە هەموو سەرزەویە عیبادەتی خوای پەروەردگار ئەکرێ و ئاینی ئیسلام زاڵە بێ بەسەر هەرچی ئاینەکانی دنیاە هەیە. خوای تەعالا فەرمێ یوریدون لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. ئەیانەوێ ئاینی خوا بکوژێنەوە، ئەیانەوێ بەفووی دەمیان خۆر بکوژێنەوە، خۆرە کوژێتەوە بەفووی دەم کەس، ئەیانەوێ ئاینی ئیسلام و چرای ڕووناکی ئیسلام و خوا بکوژێنەوە. بەڵام خوای تەعالا هەرگیز بەوە ڕازی نابێ و ڕازی نابێ ئیلا ئەبێ ئاینەکەی و ڕووناکیەکەی بگا بە هەموو کون و خوشبینێکی ئەم سەرزەوی ئەگەرچی کافران پیان ناخۆش بێ. خوای تەعالا پێغەمبەرەکەی ناردووە هو الذي أرسل رسوله بالهدى بڕێنمایی ودين الحق
ئاینی ڕاستەقینە ليظهره على الدين كله. خوا بڕیاری داوە ئەم ئاینە ئەبێ زاڵ بێ بەسەر هەرچی ئاینەکانی دنیاە هەیە، ئەبێ زاڵ ببێ و ئەبێ هەموو کونێکی ئەم سەرزەویە ئەم ئاینەی پێ بگا وەکو خۆی وەڕاستەقینەی. وەلەو کەریهە المشركون با هاوبەش بڕیاردەرەکان هەرچی مەحاولە و هەوڵەیە بیدەن قیمەتی نییە، هەرچی هەوڵیانەیە هەمووی بەبایە ئەچێ کە منعی ئاینی پیرۆزی ئیسلام بکەن بگاتە سەرزەوی. ئەمە ئەبێن ناو دڵمانە، ئەمە بچەسپێ، ئەمە ئاەتی قورئانە و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە زۆر شوێنە ئەم مژدەیەمان پێدا کە ئەم دینە سەرەکەوێ. تەماشاکەن خۆشەویستەکانم، ئەهلی غوربەتی یەکەم چیان توش بووە و مژدەی پێغەمبەریش چییە بۆیان؟ تەماشاکەن. خەبابی کوڕی ئەرەت ئەصحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، خەبابی بنی ئەرەت ئەصحابەی پێغەمبەرە لە ئەوائیلەکانە، لەوانن کە لە سەردەمی سەرەتا لەگەڵ پێغەمبەرا بوون صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئێمە شکات و سکاڵای خۆمان، ئەفەرمێ ئێمە شکات و سکاڵای خۆمان گەیاندە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەو هەموو ناڕەحەتیە کە ئەیچێژین. ئەصحابەی وا هەبوو شەهید کرا، ژنەکەی شەهید کرا، کوڕەکەی یاسر و سومەیەی خێزانی، کوڕەکەی کە عەمار بوو لەژێر تەعزیبا گوێچکیان بڕی، ئەوەی نەشێ بە مسلمانان کردیان. حتى ئەم خەبابە خۆی عەبدێک بوو لە لای ئافرەتێک لە نەکبەتەکانی قوڕەیش، دوکانێکی ئاسەنگەری بۆ دانابوو، هەر لە بەیانی هەتا ئێوارە ئیشی بۆ کرد، ئێوارە ئاسنێکی خست بۆ سەر ئاگرەکە. خەباب ئەیوت پەشیمان ئەبیتەوە کوفرەکەی بە محەممەد، ئەویش ئەیوت نەخێر، ئەویش پشتی ڕوتە کرد بە عەبدەکانی تەلەویت پشتی ڕوتکەن، ئاسنەکەی خستە ناو پشتی بان پشتی ئاسنەکەی خسەبان پشتی خەباب تا لە ناو گۆشت و خوێنی پشتی خەبابە ئەکوژایەوە. ئیتر ئەمە بە بەردەوامی سەحابەکان لەژێر تەعزیب و ئەشکەنجە و ئازارا بوون، لایەنی جەستەیەوە، لایەنی دەرونیەوە، لە هەموو لایەنەکانەوە، هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. يعني بۆ ئەوەی وەکو بڵێ داوا بکەن پێغەمبەری خوا دوعایان بۆ بکە. سکاڵای حاڵی خۆیانیان هێناوە خزمەتی پێغەمبەر، پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی پیاوانی پێش ئێوە یان خەڵکانی ئیمانداری پێش ئێوە چاڵیان بۆیان ئەکەنا، هەردوو قاچیانیان ئەخستە ناوی پاشان بە منشار ڕێک ئەیانیان کردە دووکتەوە. خەڵکانێکیان هەبوون ئەیانیان هێنا بە شانەی ئاسنین، پێستیان لە ئێسقانیان جیا ئەکردەوە، بەڵام ئەوە وای پێ نەئەکردن سارد ببنەوە لە دینەکەیان. جا بالفعل ئەوە حتا پێغەمبەرەکان هەبوو وایان پێیان کردووە. پێغەمبەر زەکەریا لەتیان کرد بە منشار، پێغەمبەر یەحیا سەریان بڕی سەری بردیان بۆ لای پاشایەک، پیاشاکەش بە هەدیە دای بە ئافرەتێکی داوەن پیس. لە پێناوی دینی خوایە ئەبێ قوربانی بی. ئەفەرمێ ئەمە وای نەئەکرد ئەمانە پەشیمان ببنەوە. فەرمووی وەڵڵاهی ڕۆژێ دێ ئەم دینی ئیسلامە لە فڵان شوێنەوە بە فڵان شوێن، یعنی ئەو کاتە دینی ئیسلام لە مەکەیە بوو، لە مەکەشە لە ناو ماڵەکانی خۆشیانە نەیانەتوانی بە ئاشکرا عیبادەت بکەن. ڕۆژێک تێ ئاینی پیرۆزی ئیسلام وا پەرە ئەسێنێ لە سەنعاوە بۆ حەضرەمەوت، شوانێک بە مەڕەکانی و بە پیادە ئەڕوا تەنها لەوا ترسێکەوە گورگ بێت مەڕەکانی بخوا، لە مرۆڤ ناترسێ. یعنی ئاینی ئیسلام وا زاڵ ئەبێ و خەڵکیش وا موسڵمان ئەبن. بەڵام ئێوە قەومێکن پەلە ئەکەن، ئێوە قەومێکن پەلە ئەکەن، ئەگینا ڕۆژی خۆی دێ. سێم شت کە پێویستە لەسەرمان خۆشەویستەکانم بیکەین بانگەوازکردن بۆ دینی خوا. خوای تعالى لسورة فصلت الآيات 33 أفرمي ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. كي هي لو كسات شاتر كلكاتيك إسلام بيويسي بوبي أو بانقواز كابولاي ديني خوا لكاتي غربته ولكاتي نارحتي كان بانقواز أكا بولاي خوا ممن دعا إلى الله. بولاي خوا بولاي خوا امرو خلق يزور هي خەڵک بانگەکە، بەڵام بۆ لای ڕئیسەکەی، بۆ لای سەرکردەکەی، بۆ لای کێ بەداخەوە ئەو کەسانی کە بانگی خەڵکیەکە نەبێ بەس بۆ لای خوا بانگکەن، بۆ لای دینی خوا، مەبەستیان سەرخستنی دینی خوا بێ، هیچ تر نا، هیچ مەسلحەتێک نا، هیچ تر نا، دینی خوا زاڵ بێ بەسەر هەموو. لتكون كلمة الله هي العليا. وشي خوا برز بينك وشي فلانة ملا وفلانة ماموسا وفلانة مانا بە ئەوانە هەر بەرزیش نەبێتەوە، بەس دینی خوا بەرز بێ بە ئەوانە هەمویان سوتەمەنی بن و بڕۆنیش
مهم ئەوەیە عەدالەتی خوا لەسەر زەویە بەرپا بێ، مهم ئەوەیە شریعەتی خوا بەرپا بێ و عالەم کە لەسەر زەویە ئەژێ ئیسراحەت کات لەژێر سایەی شریعەتی خوایە، ئیتر فڵان و فڵان مهم نییە. بۆیە خوای تەعالا فەرمێ کەسێک نییە لەم دنیاە ئەوەنەی ئەوە باش بێ کەوا کێ هەیە یعنی پرسیار بە شێوەی پرسیار خوای تەعالا پرسیارمان لێکە کێ هەیە لەو کەسە باشتر بێ کە بانگی خەڵکی بکا بۆ لای خوا ممن دعا إلى الله وعمل صالحا وخوشي جێبەجێ بکە عملی پێ بکە وبڵێ إنني من المسلمين، بڵێ من لە مسلمانانم. ئەساس ئەوەیە تۆ خەڵک بانکەی بۆ ڕێگاکەی خوا. سێیەم خۆشەویستەکانم زۆر دوعا بکەی کە لەسەر ڕێگای ڕاست لا نەدەی. خوا فێرمانی کردووە لە قورئانە نوێژەکانمان دروست نییە گشت ڕکاتێک ئەگەر سوورەتی فاتحایەتیان نەخوێنین و سوورەتی فاتحایش کۆتایەکەی بافەرمێ اهدنا الصراط المستقيم، خوایە بمان خەرە سەر ڕێگا ڕاستەکە. صراط الذين أنعمت عليهم، صراطي ڕێگای ئەوانەی کەوا خوایە نیعمەتی خۆتت ڕشتە سەریانە، نیعمەتی خۆی خوای تەعالا لە سوورەتی النساء ئەفەرمێ أولئك الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين، ڕێگای پێغەمبەران چاکەکاران ڕاستگۆیان شەهیدان ڕێگای ئەوانە. خوایە بمان خەیتە سەر ڕێگای ئەوانە، خوایە نەمان خەیتە سەر ڕێگای ئەوانەی کە گومڕا بوون غەیری المەغضوب عەلەیهم، ئەوانەی کە لیان تووڕە بووی، نەمان خەیتە سەر ڕێگای ئەوانەی کە لیان تووڕە بووی و نەشمان خەیتە سەر ڕێگای ئەوانەی کە گومڕا بوون. ئەوانەی کە توخوا لیان تووڕە بوون جوولەکە و هەر کەسێ وەکو جوولەکە وابێ. یعنی چی وەکو جوولەکە وابێ؟ یعنی حەق بزانێ و پشتی تێڵکە با مسلمانیش بێ، با لە مزگەوتیش بێ، بێتە ناو مزگەوتش تۆ حەقی بۆ باسەکەی ئەو ملی ناداتێ، ئیتر شوک جوولەکە وایە. خۆ جوولەکە على ئاساس خواپەرستن، یعنی ئەوانش على ئاساس دینی خوایان پێ، بەس لە چیان دۆڕیان لەوەیە کە حەقیان ئەزانی شوێنی ناکەوتن، بەڵکو کتابەکەی خواشیان دەستکاری کرد، بەڵکو تەوراتی خواشیان دەستکاری کرد لەبەر مەسلحەتی خۆیان، لەبەر بەرژەوەندی خۆیان. ئەوانە خوا لیان تووڕە بوو. لە هەمان کاتە کۆمەڵێکی ترێ خوای تەعالا فەرمێ پەنا بگرە خوا کە لە ئەوانیش نەبی کە ئەویش گاورەکانە و هەر کەسێ وەکو ئەوان بێ. کێن ئەوانەوە وەکو ئەوانمان؟ علەماکان ئەفەرمن، مفەسرین ئەفەرمن ئەوانەی وەکو گاورەکان و ئەوەش وەک ئەوان وایە. گاورەکان بە دوای حەقان نەگەڕیان تابی دۆزنەوە، بەڵکو نەیە بە نەزانینەوە گومڕابوون. ئینسانی مسلمان ئەبێ عاقڵ بێ لەم ژیانە، ئەبێ بگەڕێ بە دوای حەقا کە ئەمە حەقە شوێن حەق بکەوێ، نەک گوێی نەداتێ و دوایی گومڕابێ. طبعا تۆ ئەگەر نەزانی گومڕاوی، براینە ئەگەر تۆ شارەزایت لە دینە نەبێ گومڕاوی. ئیسا من زۆر کەس پرسیارم لێکا لەوانەی کە هەندێ شت تەسیریتیان کردووە، هەندێ فکرە تەسیریتیان کردووە، پرسیارەکەن ئەڵێن مامۆسا ڕاستە ئاوا ڕاستە پێغەمبەر ئاوا ڕاستە خوا ئاوا؟ ئەڵێم کوڕم تۆ قورئانت خوێندووەتەوە؟ ئەڵێن نەوەڵڵا. کوڕم تۆ کتێبەکانی حەدیسی پێغەمبەرت خوێندووەتە؟ نەوەڵڵا. تۆ ژیاننامەی پێغەمبەرت خوێندووەتە؟ نەوەڵڵا. ئیتر چی بکەم وەڵتا یعنی ئەرە وەڵا تۆ گومڕابی و تەسیریشت تێکەن. هەزارەها پرسیار هەیە خۆ ناکرێ من بە تەلەفۆن جواب بدەمەوە، ئەبێ خۆت هەوڵ بدەی شارەزایت لە قورئان هەبێ، شارەزایت لە حەدیس هەبێ، هیچ نەبێ جمعەکان بێ بۆ مزگەوت، جمعەکان بێ بۆ مزگەوت گوێ بگرە، بزان مامۆسا ڕاستەقینەکان بگەڕێت. چی مامۆسایەک زۆر حەستەکەی ڕێگای ڕاستی کردو بە دڵ ڕێگاکە جێبەجێکە بڕۆ بۆ وتاری ئەو تا بە جوانی دینی خوا تێبگەێنێ، کە تێگەیشتی شوێنی بکە و عملی پێ بکە. ئەگەر تۆ دوورت گردووە و هەل لە دوورە و ئەڕۆی فەیسبووکێکا لە بەردەستا و یوتیوبا لە بەردەستا و تیکتۆکا لە بەردەستا و ئەڕۆی قسەی گوێ لە قسەی هەموو لایەکەکری بەس هی مسلمان نەبێ، هی ئیسلام نەبێ، هی خواوی پێغەمبەر نەبێ، ئەی طبعا گومڕابی بەخوا، گومڕابی. بۆیە ئەبێ بگەڕێی بە دوایە تاوەکو وەکو گاورەکانت پێ نەیە. شوێنی حەق بکەوە ئەگەر هەرچی عالەمەیە دژی حەق وەستاونەتەوە. ئەمیش خاڵێکی تر زۆر گرنگە. براینە شوێنی حەق بکەوە ئەگەر چی هەموو دنیا دژی حەقن. مەڵێ من لەگەڵ عام یا عام لەگەڵ من، با عام لەگەڵ تۆ بێ، بۆ عام لاریان گردە تۆش ئیلا بە دوای ئەوانە ئەڕۆی کاکە حەق ئەمەیە. واللهی هیچ ئەو عالەمە فریاد ناکەوێت گەر تۆ لادا لە ڕێگای حەق. شوێنی کەس مەکەوە ئیلا شوێنی حەق نەبێ، شوێنی مرۆڤ مەکەوە ئیلا شوێن حەق نەبێ. ئیتر حەق لە هەرکوێ بێ شوێنی بکەوە، باقیەکەی هەرکوێ ڕۆیشتن تو حەقت نەبێ لیان. قل لا يستوي الخبيث والطيب ولو أعجبك كثرة الخبيث. قد خراپە و چاکە وەکو یەک نین، ئەگەر چی خراپەکەش زۆر بن، معجەبیش بی بە جوانیەکەی و ئەمانە خراپەیە. شوێنی چاکە بکەوە. ئەمجا بیش زانە خۆشەویستەکەم ئەم دنیاە بەخوا ئەبڕێتەوە کۆتایی پێدێ. ئەگەر ئەم شەو خوا نەخواست ئەم شەو ئەگەر لافاوەکە ئەوە زۆر بایە ئەم شارەمان هەموو غەرق بووە، ئیسەک مەجالەوە نەما تۆ ببکی ئەم مردی و تەواو. یعنی من بەستم بیرکەرەوە هەر یعنی لەوەوە بیرکەرەوە کە گیانی تۆ لە بەردەستی خوای پەروەردگایە بە لافاو بێ بە مەلەرزە بێ، یعنی مردنی قەرزاری و ئەبێ بمری و گەڕیتەوە بەلای خوای تەعالا. کەسیش نازانێ. خەڵک هەبوون لەم مەجلیسە ئێستا 2 هەفتە ناتوانن بێن، بۆ ناتوانن لەبەرەوە گەڕانەوە بەلای خوای پەروەردگار. خەڵک هەبوون نەخۆش ئەکەون ناتوانن ئەتر بێن بۆ مزگەوت لەبەرەوەی
تەواو هینی خوای پەروەردەگارە لەوێ وەستاندی خوای تەعالە لەوانەیە من و تۆش لەوانە بین هەفتەی داهاتوو دەی با زوو بڕیار بدە ئەم دنیا خۆت لە دنیا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە دنیا وا بژی وەکو غەریب یان وەکو ڕێبوار غەریب چۆنە یعنی تۆ ئەڕۆیتە شوێنێک لە ئوتێلێکا شەوێک ئەمێنیتەوە تەواوی تر بەشی وتێلەکە بەشی ئەو شەوە خواردن دێنیت و هەر ئەم شەوە ئەڵێ من هەر ئەم شەوە خوا کەریمە ئیتر حەقت نییە سبوغی غورفەی وتێلەکە خراپە سبوغەکەی وەدڵت نییە گڵۆپەکانی زۆر ڕووناکنین تۆ ناڕۆی پارەیە زۆر سەرف بکەی بۆ یاغی ئەو ژوورە بکەی واتیایە ئەخەوی ڕۆژێت یامێنیتەوە یا شەوێت یامێنیتەوە تۆ ناڕۆی گڵۆپەکانی چاکەی تۆ ناڕۆی بڵێ وەڵی سبلتەکەی باش نییە با بڕۆم سبلتێکی تری بۆ بگۆڕم بۆچی لەبەر ئەوەی تۆ غەریبی لەوێ غەریبی و ئەڕۆی بەجێ تێلی عابری سەبیلی بۆیە ئیبن عومەر لەسەر ئەم حەدیثە ئەفەرمێ مسلمان هەر کاتی ڕۆژت لێبوویەوە چاوەڕێ مەکە ئێوارت بەسەرا بێ مقصد ئەوە نییە تۆ وازبێری لە کاسبی وازبێری لە چی مقصد لێرە ئەوەیە کە تۆ دائیمەن خۆتت حازر کردبێ ئەگەر بەیانیت بەسەرا هات چاوەڕێی ئێوارە مەبە ئەگەر ئێوارەشت بەسەرا هات چاوەڕێی بەیانی مەبە وەسیەتی خۆت بکە خۆت حازر کە بەخوایە برینە من لە ماڵ دەرەچم دێم بۆ ئەیرە بە تەمام ئەوەی نەگەڕێمەوە هەر یەکێکمان ئەبێ حازر خۆمان حازر کەین دائیمی کە مردن دێ یەقەمان ئەگرێ اینجا دنیا بۆ ئێمە باس زۆر دڵمان بە دنیا خۆش نەوێ هەموو شتێکی دنیامان دەستکەوێ خۆی یەک شت خەڵکی فەوتاندیە منافەسە ئەکەین لەم دنیا ئەوەی کە لە بەهەشتە هەیە و ئەزانی لەم دنیاە منافەسەی بۆ ئەکەین یعنی لەم دنیا یعنی مەسەلەن بۆ نمونە بەهەشت شوێنی نەمریە ئێمە حەزەکەین لەم دنیا نەمرین منافەسە ئەکەین نەمرین واللهی گشتی ئەمرێ واللهی 50 ساڵتر دێیتە ئەم شوێنە دەکمەنمان ماوە کەس نامێنێتەوە گشتی ئەمرێ خەڵک هەیە وا ئەزانێ ئەم دنیاژە هەموو شتێک لەم دنیا بۆیە هەرچی ڕێگا ئەگرێتە بەر بۆ ئەوی سیارەیەکی آخر مۆدێل بسێنێ ئاخر دەی برام تۆ حرام قشتی تێکەڵەکەی بۆ ئەوی سیارەیەک آخر دەی برا هەر سیار بەخوا پاسگیرێکشت بێ بەخوا بە پێش ڕێ بکەی دنیا هەر ئەبڕێتەوە کۆتایی پێدێ ئەوانەی وا آخر سیارە آخر مۆدێلیان هەبووکوا چیان بەسەرا هات براینە کورە حەز ناکەم ناو بێرم و باسکەم کۆ ڕۆژانە خوای تەعالە ئەیداتە گوێمانە ئەیخاتە بەر چاومانەوە تا گشتیانە بینی چیان بەسەراتێ ئێدە دەرسیانێ وەربگرن بابە ئەوانەوە خوا بوو دنیا کردیان هەر بۆ ئەوە کردیان کە دنیایان کوا چیان بەسەرا هات لە ئەوانەوە دەرس وەربگرن توش لە ئەوانەوە دەست وەربگرە کاکە ئەم دنیاە حسابی بۆ بکە بڵێ هەرچەندێکیش خۆش بێ لەوانەیە خۆشیش بژێ لەوانەیە بە حەڵاڵیش خۆش بژێ خوا سەحابەی وا هەبووە یا پێغەمبەرەکان وا بۆ خوای تەعالا دنیای بۆ ئاسان کردووە و خۆش ژیاوە پێغەمبەر سولەیمان قەدەرە خوای تەعالا ئیدا بە من نایدا بە تۆ ئیدا بە تۆ نایدا بە من ژیان هەر وایە ئەوەی کە خوا دایەتی بە حەڵاڵ دەستی بۆ هات نەهاتیش تەواو زۆر گوێی مەدەرێ هەر بژێ بەلموهیم خوات لێ ڕازی بێ دنیا سجنی ئیماندارە پێغەمبەر فەرمێت و بەهەشتە بۆ کافر یعنی چی بەهەشتە بۆ کافر یعنی کافر هەرچی بکە ئیکا هەر ئەمەنەیشی هەیە بەخوا ئەمە باشەکە گەڕایەوە بۆ قیامەت دە قڕۆسەری من و تۆ ئەگەر لە دنیا چەندێک خۆشیش بژین هەر سجنە لە چاو قیامەت چونکە قیامەت ئینشاء الله بەهەشتە بێتە نەسیبمان داواکارم خوای تەعالا بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ئیسلاحمان بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزراومان بکە لەسەر دینداریتی لەسەر ئیسلامەتی لەسەر ڕێگای حەق لەسەر ڕێگایە کە خوا و پێغەمبەرەکەی پیان خۆش یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی لەگەڵ غەریبانە حەشرمان بکەی یا ڕەبی لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە حەشرمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە یا ڕەبی خوایە لە ئافات و لە قات و قڕی و لە خراپە و لە بوومەلەرزە و لە هەموو شتێ بە دوورمان بگرە یا ڕەب العالەمین کە تەئسیری هەیە بۆ دینەکەمان يا ربي خوايا يا إلهي مالو من المان صالح بكي يا ربي خوايا رحم بدايك باوكمان بكي شفاي نخوشكان من بداية بتايبتي أو نخوشاني كداواي دعاء خير يعني ليكردوين يا ربي خوايا بو خاطرنا وجوانكاني خود بو خاطر اسمي عظمي خوت يا ربي يا إله العالمين يا ربي خوايا لباراني الرحمة ببش من مكة بارانيك خير وبركة به بارانيك بدور لآفات ودور لبلا آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش يسكانم آخر خالش كعرسان يكم لسرويك يملق الغريبان بنشي لسرمان بيويست زور آرام قربين زور بيويست زور آرام قربين زور صابر بين لسنا راحتي كاني دنيا خوا وعدي داوى لم دنيا تعقيبا نكاته والله برينا من
زۆر جا لەم شوێنە وتبە کاکە ئەم دنیاە شوێنی ئیمتیحانە شوێنی پاداشدانەوە نییە براینە والله هەر کەسێ واتی ئەگا پاداش لەم دنیاە غەڵەت پەشیمانیش هەڵەکێشێ ئەم دنیاە قاعی ئیمتیحانە خوا ئیمتیحانمانەکات تاقیمانەکاتۆ ئیتر بە ئەنواع تاقیکردنەوە وەلەنەبلوەنەکم بشەیء من الخەوف بەترس تاقیمانەکاتەوە والجوع ببرسێتی تاقیمانەکاتەوە ونقص من الأموال والأنفس بباري بموشي نارحتي تعقيم كادو خوي تعالى بكس مردن بدوس مردن بنخوشي بنارحتي بأنواع أشكال تاقي كرنوا بنبوني ميوهات بنمو خوي تعالى فرمي والثمرات يعني نبوني ميوه وخواردني باشو أمانش خوي بخو جورك لتاقي كرنوا خو همو ماني في تاقي كاتوا جاري وهي أيدا بير جاري وهي تاقي تكاتو بوي ألا ما نتفي إذا هنديكي تابزانتو بياويكي باشي خيري ليكي صدقاتي ليكي مهم اوي اخوا دنياي دانا وتاقي كردنوا هرچی مان هي بخوا براينا تاقي كردنوا بخوا بجيتي لي بخوا بجيتي لي پیغمبري خو فرمي صلى الله عليه وسلم فرمي للرجل قيامته اوي كزورنا راحتي تشت ولا دنيا اي تيرن يعني مسلمان او زورنا راحتي تشتوا اي كان بهشتا ودريكن اي كان بهشتا ودريكن هس هل يجن لبهشتو دريكن بي الان قتنا خوشيت بينيه قتنا راحتي بينيه قت برسيتي وقات وقري وتشي وتشي بينيه قت والله من حل خوش يا ابوما يك هر حلا جن باش تو دريك بلام او كافري كوا حرشي دنياها ولا بردس يابو وك فرعون 400 سال نخوش نكوتو 400 سال حمو الراي باردو ام يكشتوا بربولا او ام يكردو او يكردو بو اوي ملككي بو بميرنت ولا اخير هرب بمري اهم دنيا قشتي بكوشي خد شرب بمري ديكاكا هل يا جنة اجري جهنم او دريكن ايهن الين قد خوشيت بني والله لا والله خوشيتي بخوا من هر لنا خوشي ابوم او دنيايا بيك هالجنة بهشتا ناخوشي كانت هموي ناميني بيك هالجنة جهنم اقري جهنم حرشي خوشي هي شي ناميني اي حق نيه ترى ما توزيك درس لي ور بقرين اما ان الله وملائكته يصلون على النبي يا ايها الذين امنوا صلوا عليه وسلموا تسليما